الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد الأمين. بینەرانی کەناڵی پەیام سەلام و ڕەحمەتی خوای گەورە و میهرەبانتان لێبێت. حەزم کرد لە خزمەت ئێوەی ئیماندار و موسڵمان و خواناسدا باسی سیلەی ڕەحم بکەم کە سیلەی ڕەحم لەم مانگە پیرۆزەدا کە مانگی ڕەمەزانی پیرۆزە زۆر گرنگە کە خۆمان ئاشکەینەوە، دڵەکانمان ئاشکەینەوە لەگەڵ یەکە بۆەوەی خوای گەورە و میهرەبان لێمان ڕازی بێت. لە دەربارەی سیلەی ڕەحم خوای گەورە و میهرەبان ئەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم أولئك الذين لعنهم الله فأصم وأعمى أبصارهم. سورة محمد آية بالسدو. خوای گەورە و میهرەبان ئەفەرمێت: فهل عسيتم، ئایا حەزەکەن، ئایا ئەتانوێت، ئایا پێتان خۆشە کاتێک ئین تەوەلەیتم، کاتێک دەبنە وەلی ئەمر یاخود ئەبوونە کاربەدەست، ئەبنە مەسئولێک، ئەلەو کاتە سیلەی ڕەحم ئەبچڕێنن، ئایا دەتانەوێ وابن، ئایا حەزەکەن ئاوها بن؟ ئەگەر ئاوها بن ئەوە کەواتە ئێوە فەساد و نەعەدالەتیتان لەسەر ڕووی زەمینە بڵاو کردێتەوە. وتقطعوا أرحامكم، سیلەی ڕەحمی خۆتان ئەبچڕێنن، پشتیان لێ ئەکەن، خزم و کەس و کار و دۆست و ئەحبابی خۆتان لە یاد ئەکەن کاتێ پلێکتان دەست ئەکەوێت یاخود مەشغوڵی کار و کەسابەتێک ئەبن، واتان لێ دێ پشت لە قەوم و کەس و کار و خزم و ناسیار و دۆست و ئەحبابی خۆتان ئەکەن. بۆچی ئاوا ئەکەن؟ ئایا دەتانەوێت فەساد دەستی و ڕێعەز بڵاو بێ؟ ئەگەر واتان کرد ئەمەتان ئەنجامدا، فەساد و نائەدالەتی و گەندەڵی ڕووی عەرزا بڵاو دەبێتەوە کە شەنا ئەکات. ئاوها مەبن. أولئك الذين لعنهم الله، ئەگەر ئاوهاتان کرد و ئاوها بوون و ئاوهاتەنەویست، ئەوە بزانن خوای گەورە و میهرەبان نەعلەتان لێ ئەکات. ئەگەر سیلەی ڕەحمی خۆتان بچڕان، پشتان لە یەک کرد بەهۆی ئەوەوە کە پلۆپایەکتان دەستکەوتە، خوای گەورە و میهرەبان پلۆپایەکی پێتان داوە لەم دنیا، پۆستێکی پێتان داوە و هاتان لێ دێت سیلەی ڕەحم ئەبچڕێنن، پشت لە قەوم و دۆست و ئەحباب و کەسوکاری خۆتان دەکەن، مەرحەبایان ناکەن، خۆتان بەدوور ئەگرن بە حوجەیەوە کە مەشغوڵن، مەجالتان نییە، کاتتان بەدەستەوە نییە. برایان ئەو شتە ناشرینە، نامۆیە، ناڕێکە، ناگونجاوە. ئەگەر وامانە کرد خوای گەورە و میهرەبان پێمان ئەفەرمێ ئەگەر ئاو هاتان کرد، ئەوە خوای گەورە و میهرەبان نەعلەتتان لێەکە. نەعلەت یعنی چی برایان؟ ئیمانداران، موسڵمانان، خواناسان. نەعلەت یعنی دوورکەوتنەوە لە ڕەحمەتی خوای گەورە و میهرەبان. یعنی ئەگەر سیلەی ڕەحمتان بچڕان، خوای گەورە و میهرەبان نەعلەتتان لێکات، دوورتان نەخا لە ڕەحمەتی خۆی، لە ڕەحمەتی خۆی بێبەشتان نەکات. فأصم وأعمى أبصارهم. فأصمهم يعني شي أصمهم؟ گوێچێکیان کەڕە بێت. جا ئەم کەڕبوونش يعني هیچی نابیسێ، بەڵام معنەویە. يعني داعشی لە وتارە گوێی لێگری بەڵام سوودی لێ وەرناگری، گوێ لە وتاری ئاینی ئەگری بەڵام سوودی لێ وەرناگری، وەکەوەی گوێ لێ نەگرتی بە و گوێچیکت هیچی نەبیستی بێت. وأعمى أبصارهم، وچاوتان کوێرە بێت، يعني حەق و نەحەق نابینن، لێکی ناکەنەوە. کە ئاو هابتان ئەعمى أبصارهم معنای ئەوە نییە کوێرێکی حەقیقی نابینی، ئەمە مەجازیە ئیمانداران. يعني چاوتان کەس و کاری خۆتان نابینێت، حتا ئەگەر ببینن ئاوا ناچنەوە پێشەوە بۆی و بەڕووی گەشەوە ناچن بۆ لای، پشتی لێ ئەکەن، یان لە دوورە سەلامێکی لێ ئەکەن و دەستی لێ بەرزۆکە مەرحەبایەکی ئەکەن. چاوتان ئاوا قەوم و کەس و کاری خۆتان نابینێت، دۆستی خۆتان نابینێت ئەگەر بێت و ئاوها بن. فئینشاءڵڵا ئێمە وا نابین. برایان، جوبەیری کوڕی مەطعەم کە سەحابێکی بەڕێزی رسول الله صلى الله عليه وسلم ئەڵێت رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی: لا يدخل الجنة قاطع. رسول الله صلى الله عليه وسلم فەرموویەتی ناچێتە بەهەشت، بەهەشت نابینێ
دەرگای بەهەشتی لێوەڵا ناکرێتەوە ئەوەی کە سلەی ڕەحمی بچڕاندووە ئەتوانێت سلەی ڕەحم جێبەجێکە بەڵام جێبەجێی ناکات ئەوانە لەناو ساحەی مەحشەردا ئەمێننەوە و ناچنە بەهەشت دەرگای بەهەشتیان بۆ ناکرێتەوە تا بچە ناو بەهەشت و بحەوێنەوە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەڵێت ڕۆژێکیان دانیشت بووین لە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بینیمان زەلامێک هاتە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەو زەلامە هاتە گفتوگۆ بە پێغەمبەری گوت وتی ئەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم إن لي قرابة أصلهم ويقطعونني وأحسن إليهم ويسيئون إلي وأحلم عنهم ويجهلون علي فقال لئن كنت كما قلت فكأنما تسفه المل ولا يزال معك من الله ظهير عليهم ما دمت على ذلك أبو هريرة رضا ورحمتي خوای لێبێت ئەفەرمێت ڕۆژێکیان زەلامێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گلەی خۆی کرد گلەی و گازندەی خۆی کرد لە لای ڕەسوول الله صلی الله عليه وسلم بۆچی گلەی خۆی لای ڕەسوول الله ئەکا صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی ڕەسوول الله مامۆستایە ڕێنیشاندەرە ڕابەرە گلەی خۆی کرد وتی ئەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەندێک قەوم و کەس و کار و خزمم هەیە من ئەچمە لایەن سەردانیان ئەکەم وەلام نایەن و سەردانیم ناکەن لەگەڵیانە چاکم باشم بەڵام لەگەڵما خراپن نامۆن ناگونجاون لەگەڵیانە قسەی ڕێک و جوان و شیرین و پوختە ئەکەم لەگەڵیانە باشم بەڵام لەگەڵما خراپن قسەی ناشرین و نامۆ لەگەڵ منە ئەکەن چارەیان درژە عەبوسن لەگەڵما ڕووی خۆشم پێ نادەن پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وڵامدا نەیوتوش وەک ئەوان بەو مەچووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگای چاکە نابڕێت ڕێگای باشە نابڕێت ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەو زەلامەی فەرموو لئن كنت كما قلت ئەگەر ئاو هابی چۆن ئاواتەوت ئاو هابی وەک ئەوەیە چنگێ خۆڵ بکەیتە ناو دەمیان چنگێ خۆڵی گەرم یاخود قومێکی گەرم بکەیتە ناو دەمیان وەک ئەوەیە و هەروە خوای گەورە و میهرەبان پشتیوانی تۆ ئەکات ئەگەر لەسەر ئەم ڕێبازە بمێنی چۆنە دوت ئاوا لەسەر ئەم ڕێبازە بمێنی وەکو ئەوەیە قومی گەرم بە دەمیانە بکەی و خوای گەورە و میهرەبان ها لەگەڵ تۆیە پشتیوانی تۆ ئەکات تۆی خۆشەوێت و هەروەها ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی سلەی ڕەحم هەر کەسێ سلەی ڕەحم بچڕێنێت خوای گەورە و میهرەبان ئەیبچڕێنێت یعنی برایان بینەران چۆن خوای گەورە و میهرەبان ئینسان ئەبچڕێنێت ئێمە ئەگەر بێت و بەتایبەتی لەم مانگە پیرۆزەدا مانگی ڕەمەزانی پیرۆز کە ئێمە هان لە دووەمین ڕۆژ مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەوەیە برایان ئەگەر بێت و لەگەڵ دۆست و ئەحبابی خۆم ئەو سلە بچڕێنم مەرحەبایان نەکەم پەیوەندیم لەگەڵیان نەبێ خوای گەورە و میهرەبان ئەو سلە لەگەڵ منە ئەبچڕێنێت پەیوەندی لەگەڵ منە نامێنێت وازم لێ دێنێت ئاوا خوای گەورە و میهرەبان ئەمان بچڕێنێت بەڵێ بینەنان و هەروەها ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی الرحمة لا تنزل على قاطع خوای گەورە و میهرەبان بەڕەحمە بەڵام ڕەحمەتەکەی شمل ئەو کەسانە ناکە کە سلەی ڕەحمیان بچڕاندووە لەگەڵ قەوم و کەس و کاری خۆیاندا لەگەڵ برای خۆیاندا جار وایە سلەی ڕەحمە بچڕێنن لەسەر خلافێکی فقهی یاخود لەسەر خلافێکی مەذهبی سلەی خۆیان ئەبچڕێنن یاخود لەبەر مەسلەحەتێکی دنیا قسە بەیەکەوە ناکەن پشت لە یەکەکەن ئەوە تا ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی إن الرحمة لا تنزل على قوم فيهم قاطع رحم ڕۆژێکیان عەبدوڵای کوڕی بن ئەبی ئەوفا ئەڵێت لای ڕەسوول الله دانیشتو بووین لە خزمەتیدا دانیشتو بووین ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە مەسەگا وتی ئەمڕۆ نابێت کەس لەگەڵمانە دابنشێت نابێت کەس بێتە ناو مەجلیسمان سلەی ڕەحمی جێبەجێ نەکردووە بێ ڕەحم بێت بێ بەزەی بێت ناوێت لەگەڵمانە دابنشێ ئەمڕۆ وتی بینیمان گەنجێک لەو سەری مەستەکەەوە هەڵسا و ڕۆیشت ڕۆژ دوای فترێتر هاتەوە
بەگەنجەکەمان وتمان چیت کرد وتی کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەمەی فەرموو ڕۆیشتم بۆ لای میمکێکم پورێکم کە خوشکی دایکمە هەر ناخۆشی لە بینمانە هەبوو وتم پورێکیان گردنت ئازا بێت ئەوش وتی خوا ڕەزاکەی من گردنت ئازا بێت هیچ لە بینمانە نەما وتی ئەو کاتە میسرەحەتی کرد و گەڕامەوە بۆ ئەوەی کاتێ ڕەحمەتدا ئەبەزێ شمل منیش بکات چونکەم ڕەسوڵ الله فەرموویەتی ڕەحمەت کە دا ئەبەزێ شملی ئەو کاسانە ناکە کە سلە ڕەحمیان بچڕاندووە لەگەڵ قەوم و کەس و کاری خۆیاندا و هەروەها ئیمانداران مسلمانان لا يقبل عمل قاطع رحم هەر ئیماندارێک مسلمانێک حتا ئەگەر نوێژی بکات بە ڕۆژیش بێ مادام سلێ ڕەحمی بچڕاندووە خوای گەورە میهرەبان کردارەکانی لێ وەرناگرێ لێ قبول ناکات کردارەکات بەرزەوی بۆ ئاسمان بەڵام خوای گەورە میهرەبان لێی وەرناگرێ لەبەر ئەوەی سلێ ڕەحمی بچڕاندووە و ڕەحمەتەکە شمل ئەو ناکات وا شملی ناکات کردارەکانشی بەرزەوەی بە خوای گەورە میهرەبان هەر وەری ناگرێت ئەگەر بێت و ئێمە سلێ ڕەحم جێبەجێ بکەین وەکو فەرمانێکی خوایی فەرمانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەگەر بێت و سلێ ڕەحمی خۆمان جێبەجێ بکەین نەرمونیان بین دڵگەورە بین لەگەڵ قەوم و کەس و کار و ئەحباب و دۆست و خۆمان ئەگەر بێت و دڵنەرم بین با لەگەڵمانە خراپن لەگەڵمانە نامۆ و ناڕێک بن بەڵام ئێمە با هەر باش بین لەگەڵیانە لەبەرەوەی سلێ ڕەحم برایان تەمەن زیاد دەکات و ڕزق و ڕۆزی بەرەکەتی تێکەوێ هەم زیاد دەکات ئەنەسی کوڕی مالک ئەڵێت رسول الله فرمويتي من أحب أن يبسط له في رزقه وأن ينسأ له في أثره فليصل رحمه رسول الله صلى الله عليه وسلم فرموي أي خلشين أي إيمان داران هر كسي حزكا رزقي واسع بيت رزقي فراوان بيت لها جاري ونداري ودسكورتي نجاتي بيت ورزقاري بيت باصلي رحمي جيبكات لقال قوم کەس کار ئامۆزا خزم دۆست ئەحباب هاو نیشتیمان هاو دین هاو ڕەگەزی خۆی هاو ئیمانی خۆی با باش بێت ڕزقی واسعە بێت ڕزقی فراوانە بێت و دوای ئەوەی کە خۆی مرد و وەفاتی کرد خەڵکی بە چاکە باسی ئەکات ڕەحمەتی بۆ ئەنێرن ئەڵێ فڵان کەس بە ڕەحمەت بێت فڵان کەس ڕەحمەتی خوای لێ بێ خوا عافیکە زۆر بە ڕەحم بووە هات و سەردانیمانی ئەکرد سەردانی هەموو قەوم و کەس و کار و هاوسێ و هاوڕێ خۆی ئەکرد سلێ ڕەحمی جێبەجێ کرد خوای گەورە ڕەحمی لێ بکات لە قەبرەکەیە خوای گەورە میران لێی عاف بێ جا ئەوە بە کەڵکی دێت و پێ دەگات برایان سلێ ڕەحم چەند سوودێکی هەیە بۆ ئیماندارەکە خۆی شەخسیەن بۆ دینەکەی بۆ دنیاکەی سوودەکانی زۆرە برایان ئێمە لێرە ئەتەین چەند سوودێک باس بکەین کە سوودەکانی سلێ ڕەحم برایان یەکەمیان إن فيها رضا الله تعالى لأنه أمر بصلة الرحم يكمشت كصلة رحم جيبجي كد خواي قورو مهربان ليت رازي أبي ليت رنا بغضب لي ناقريت لبر أوي كخواي قورو مهربان أمريكا تو جيبجيكي جهر أمريكي خواي قورو مهربان جيبجي بكاي خواي قورو مهربان ليت رازي أبي دوهم يعني إدخال السرور عليهم كاتي أجيب ولا يقاموا دوست وأحبابي خد دلان بي خوشة دلان كراوة أبيت كاتي أجيب ولا يندلان بيخو أنا فلان واحد سرداني ماني كرد سيما إن فيها فرح الملائكة لأنهم يفرحون بصلة الرحم برايان ملائكة كأجسام نورانية كمعصية خواي قولون مهربان ناكم بيان خوشة كإنسان كرداري شاكا أنجام بدا وبيان ناخوشة كاتك إنسان كرداري كي ناشرين وقيزوان أنجام أداد ككاتي أما كرداري باش أنجام أداد وكو صلة رحم أو ملائكة بي خوشة ملائكة ودعاء خير ما أبوها كان ملائكة دعاء المستجابة شوارميان إن فيها حسن ثناء من المسلمين عليه برايان أجر كرداري شاكا بكي بشاكا باسكري كرداري باش بكي بباشا باسكري لنا وخلقي دا خلقي ناتواني كرداركي تو شاكا كان بخرابها باس بكات إيمان داران لكوتايدا داوا لخواي قولو مهربانا كين خواي گەورە میهرەبان لەو کەسانەمان بگێڕێ کە سلێ ڕەحم جێبەجێ ئەکەین داواکارم لە خواي گەورە میهرەبان من و ئێوەش بینەران خواي گەورە میهرەبان لێمان ڕازی بێت و ڕەحمەتەکەی شملمان بکات داواکارم لە خواي گەورە میهرەبان لەم مانگە پیرۆزەدا کە مانگی ڕەمەزانی پیرۆزە خواي گەورە میهرەبان نوێژ و ڕۆژی و تەراویح و دوعا و نزا و پاڕانەوەمان کردارە چاکەمان لێ قبولکە و لێمانی وەرگرێ و بخاتە تای ترازی چاکەماندا
إيمان داران مسلمانان هەوڵدەن خوای گەورە میهرەبان لە خۆتان ڕازیکەن هەوڵدەن خوای گەورە میهرەبان بینی خۆتان و خۆتان چاک بکەن یا رب العالمین ئیمانداران و مسلمانان لە کۆتاییدا زۆر زۆر سوپاسان دەکەم کە گوێتان گرت لە وتە شیرینە جوانەکەی رسول الله صلی الله عليه وسلم و فەرمانەکانی خوای گەورە و میهرەبان داواکارم لە خوای گەورە و میهرەبان لە ڕۆژی قیامەتدا سەربەرزمان بکە وبمخا دبر شفاعة رسول الله صلى الله عليه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته.